بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری هەولێر چییە؟ بەیانی باشترە دیارە لە دوای ئەوەی کە لە پرۆسەی کۆنتڕۆلکردنەوەی شەنگا دەستی پێکرد لە میحوارەکانی گوێریش لە چەند شەوی ڕابردووە چەند هێرشێک سەرهێزەکانی پێشمەرگە لە دوێنێ ئێوارەدا فەرماندەکانی پێشمەرگە ڕووکردنەوەیان بۆ دەستگای میدیاجیهانیەکان داوە کە هێرشەکەی میحواری گوێر با 65 خۆکوشە بووە کە هێرشیان کردووە سەر میحوارەکانی هێزەکانی پێشمەرگە لە میحواری گوێر بەڵام هێزەکانی پێشمەرگە بەرپرسیان داونەتەوە توانیویانە ڕێگریان لێ بکەن وەک فەرماندەکانی هێزی پێشمەرگە ئاماژەیان پێکردووە مەبەستی هێرشەکەی داعشەوە بۆ کە گوایە هەموو پێشمەرگەکان چوونەتە شەنگال بۆ کۆنتڕۆلکردنەوەی شەنگال و میحوارەکانی دیکە هیچ هێزێکی پێشمەرگەی تێدا نەبووە بۆیە بە فرسەتیان زانیوە هێرشیان کردووە سەر ئەو میحوارە بەڵام هێزەکانی پێشمەرگە بەرپرسیان داونەتەوە هەر درنگانێکی دوێنێ شەوی ڕابردوو دەستێک سەر بەخۆی مافین مرۆڤ لەسەر کۆنتڕۆلکردنەوەی شەنگال ڕاگەیاندراوێکی بڵاو کردووە لە ڕاگەیاندراوەکەدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە سەرباری ئەوەی ئەو شارە کۆنتڕۆل کراوەتەوە بەڵام بە زووتری کات ئەو کچانە یاخود و ئافرەتانی کە لە ئێستادا لە شێدەستی چەکدارانی داعشان بیانی هێن ڕزگاریان بکەنەوە بۆی پرۆسەکە بە تەواوەتی بڵێن پرۆسەی ڕزگارکردنەوەی شەنگالە چووکە تا ئێستا ئەو ئافرەتانی کە لەوێدا ماوەندە گوزەرانێکی خراپدان وە لەژێر دەستی چەکدارانی داعشدان و هەر ئەمڕۆ بڕیارە لە شاری هەولێر ڕێکخراوی نێودەوڵەتی دیالۆگ سیمینارێک بۆ چەند چاودێرێکی سیاسی لە شاری هەولێر ببەستێ لەبارەی هاوکاریکردنی کورد و عەرەب بەیەکەوە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستاندا و لەو شوێنانی کە لە ناوچەی هەرێمی کوردستان بۆی بتوانن بە باشی بەرەنگاری تیرۆر ببنەوە. دیارە لە شاری کۆیە لە دوو ڕۆژە ڕابردوودا ئاهەنگێکی هاوسەرگیری لە شوێنەوار لە فەرمانگەی شوێنەواری شاری کۆیە کراوە لە مەشقدانەوەی لە نێو هاوڵاتیاندا بێ بۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو شارە گلێ و رەخنەیان ئاراستەی فەرمانگەی شوێنەواری کۆیە کردووە بەڵام لە بەرامبەردا فەرمانگەی شوێنەواری کۆیە لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژە بۆ دەکات مەبەستیان ئەوە بۆ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەر شێوازێک بێ ئاشنا بن بە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان و بۆ ئاسارانەی کە لە نێو فەرمانگەکەدا هەبوو مەبەستیان ئەوە بۆ کە و هاوڵاتیانێک کە دوێنە دەوێت لەوێ شەوە لە نزیکەوە ئەو پێداویست و ئەو ئاسارە کۆنانەی کە لە فەرمانگەکەیانە هەیە ببینن. بەڵێ سارا. بەڵێ ڕشقادر پەیامنێرمان لە هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.